لە ناحیە شەمامک کە 430 معاویلە لێرە بەهۆی بێکارەباییەوە کوژراوەتەوە و جوتیارانی ئەم زەویانە ینی زەرەریان پێگەشتووە زەویەکانیان وشک بووە و داوا دەکەن کەوا دەنجیان بگەێنین ینی لێرە گربوونەتەوە و داوای ئەوە دەکەن دەنجیان بگەێنین. من بە پرسیارەکان لە خۆیان بکەم. مامەجان کێشەتان چییە؟ بەشی بەخێراتنشی گەڵنیەوە دەکەن ئەزیەتان کێشاوی هاتینە سەڵاو ڕێژمێ لۆبینەران و بیستەران کە ئەوانەی جان لە قسەکانمان دەبێتنی هیواداریشن دەنگەکانمان بگاتە بە شوێنی مەبەست داوا لە حکوومەتی هەرێم دەکەین. ئێمە جوتیاری نۆ گوند کارەبامان نییە. ئەو نۆ گوندە ئێستا کە ئەوە ماستاوی ئێرکانە هەڕۆناچیشی نییە هەڕۆژێک مۆلەی دێنی لۆبیرەکان هی تەندورێ هەروەتر گوندەکان دووسەیەک ئەوە ڕۆناچیشان داینێ. بەڵام ئەمە ئێستاکە 430 محاویلە کارەبامانە ئەو 430 محاویلێ هەرمار هەیە 4 محاویلە هەیە 4 بیری لەسەر هەیە سێ لەسەر هەیە یەکی لەسەرە بەجێری شوێنەکەیە. داوا لە حکوومەتی هەرێم دەکەن حکوومەتی هەرێم بە حکوومەتی خۆمان دەزارین کەم تەرخەم نەبیتن بە زووترین کات محاویلەکەمان لۆ چا کات و بینتەوە لەبەرەوەی ئێستا کاتی داساندنی گەرم و جۆ زراحەتە. ئێستاکە ئەو خەڵکانە ئەمە با بڵێن بە خۆمان ئێستاکە گەرمە شامیمان هەیە سرقە سۆرەمان هەیە با بڵێن پیازمان هەیە ئەوە هیچ عیلاج نیە دەبێت ڕۆژانە ئەمە بەلای کەمی با 250-300 گاز بکرێت. 18 ڕۆژی شەعەت و ڕۆژی 200,000 حساب کە دەکات زۆر فەلع لە خۆی بەروبوومەکان ئەو سارەکە حکوومەتی مەرکەزی لێی وەرنەگەردینە و گەرم لە بازار بە بازار نەکرا و گەرم نافرۆشێتن. ئەمە هیوادارین قسەکانمان بگەینە شوێنی مەبەست و داوا لە حکوومەتی هەرێمیش دەکەین خەڵک گلەی لەو کەسە دەکات کە خۆشی لێتن. ئەمەش ئەو حکوومەتە بە حکوومەتی خۆمان دەزانین بە خۆمان لە حکوومەتەمان شۆڕشەمان کردو هینایتمانە سەرفی ئەدی ناوی ئاڕەش لەمە بداتەوە. نەحیە شەمامک بەڕاستی زۆر پشتگیرخرایە وەکو برەی خارجی ئەوەیە. ئێمەش کاکە وەڵای هەموو شۆڕشمان کردی هەموو خینمان ڕێشتی هەموو ماڵمان وێران بووە گوند نییە شەڕی لێ نەکرابی هەتا ئێستاکە گوندی ما شەریکەی کار چار کابینی لۆدانە مەکتەبمان هەیە ڕێگایەکمان هەیە جێی 4 کیلۆمەتری ئەوە لە 2008 دەستیمان پێ دەکەن هەتا ئێستا ڕێەکان لۆچانەکردن ئەلعانەکە ئەو قەبرستانە زیاتر چەند شەهیدی وە ئەلەو قەبرستانەیە بە هەموو لایەنەکانشەوە 2 بارە و 10 بارە بە ناوی هەر نۆ گوند بە ناوی ئەو هەموو عایلەیە ئەگەر 430 معاویلێ هەر معاویلەی ئەگەر 2 ماری لەسەر بیتن ئەوە دەکە 1000 مار. داوامان بگەین شوێنی بەر مەبەست و داوامان لە حکوومەتی خۆمانە بە زووترین کات خەمەکمان لێ بخوا ئەوە 18 ڕۆژە ئەمە بەبێ ڕۆناچینە ئەگەر نا کاکە سارەکانی تا خۆ ئەو معاویلە لێرەکان نەبوو معاویلە مۆبایلە بەو دوایی هات با خەتەکانمان لۆ بخنەوە سەر معاویلەکانی کە هەتا معاویلەکە چا دەبیتن. والله هەر جوتیارێ ئەگەر بەروبوومی هاوینە هەبی دەرێ گەرمەشامی هەبی تووری هەبی سرخی هەبی دەبێت ڕۆژێ بەرمی لە گازواری سەرف کاکە بە هەموو ڕۆژە ناو 2 ڕۆژان زارە ئەمەش دەنج خۆمان دەخشین پشت دەنجی کاکمان بەکردی و خواردنەوەتان نییە؟ والله ئاخرەکە کارەبا دەبێ ئای خواردنەوە لە شێ دەبی کارەبا نییە بیرەکان ئیشی بیری گوندی هەتا ئاوی خواردنەوەش دەبێت بکڕنەوە. والله لە گوندی دەکرێت والله جماعەت دەکرێت لە بیرشکە دێنی. ئێستا بە دیاریکراوی 430 محاویلە کوژاوە 430 محاویلەکە بەخۆش ئێستا جێ لێ پیاوەیە ئەو برادەرم 5 محاویلە 5 بیر لەسەر 1 محاویلەیە 5 بیر حساب کە دەکاسە بەلای کەمی 1000 بیر ئێستا ڕاوەستایە.